تەواو لە 5 دقەی مێشکت پڕ دەبی کە مێشکت پڕ بوو ینی تەواو ئەو ماڵەیە کە دەبێت مەزراکەیان بۆ خەیان بکەینەوە. ئەو ئێستا وا دیارە بەشێکی گۆڕێکە بۆتەوە. ئەم شیشانە هی مام خالید بوو. مام خالید ئەو شیشانەی بە مندا گوتی تۆ بڕۆ کارەکە بکەوە کارەکە چۆنە شیشەکان لە یەکتر دەبەستی و دواتر ئەو کاتێک کە شیشەکان دەخەیتە ناو مەزراکە دەبێت ئاواکە کرابتۆ لە ژوورەوە و ئەگەر زیاتر گیرا بێت یاخود ئەگەر بە تەواوەتی نەکرایەوە ئیجا لە ژوورەوەش هەوڵی لەگەر دەدەی و ئەو بەمنی گوت دەستەوانە و کەمامە و شتی ناوی دی من لەبەر ئەو بەبێ دەستەوانە ینی هاتم کارەکەم کرد. دەستکۆتبوو گشت گیانمان پیس بووە و هەروەها ینی ناخۆشی ئەم کارە لە چییە بۆنەکەی ئیدی کار لە مێشکت دەکاتن ینی بۆنەکەی بە جۆرێکە تەواو لە 5 دقەی مێشکت پڕ دەبی کە مێشکت پڕ بوو ینی تەواو